پاش وەرگرتنی ڕەزامەندی و لە هەمان کاتشدا خۆ ئامادەکردن لە ڕێکارە تەندروستیەکان هاتینە نێو نەخۆشخانەکە بۆی ڕەوشی یاخود تەندروستی ئەو نەخۆشانی کە لێرەن بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بزانین لەگەڵمان نابن بۆی کە دیمەن یاخود پەیامی و خەڵکانی کە لێرەن بگازینەوە. نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا لە سلێمانی پڕبوون لە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا. هەموو کەس بە جددی بیگرێ ئەو عەزابەی ئێمە بینیمانە توخوا بە هیچ کەسێکە نەیبینێ. هەموو کەس کە ڕۆیشتە دەرەوە لە ماڵەوە بە جددی ماسک و دەماک بەکاربێنێ با تووشی ئەو ئازارە نەبێ. تەمەن و ڕەگەزی جیاواز لەسەر قەرەوەڵەی نەخۆشخانەکان بە هەناسەی دەستکرد لەژێر چاودێری چڕی پزیشکیدان. زۆربەیان نازانن چۆن و لەکوێ تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، بەڵام ئێستا ڤایرۆسەکە بۆتە دەردووبەڵا بۆیان. پەیامیشم بۆ ئەو خەڵکە ئەوەیە کە ئەڵێ کۆرۆنا نییە، تەنها ڕجام ئەوەیە بێن تەماشای ئەو خەڵکە بکەن، هاواری ئەو خەڵکە ببیسن ئەم جاڵێن کۆرۆنا نییە. ئایتەوە بەڕاستی لە هەموو شتێک باشترە لە چارەسەر بەخواتەوە سەیری وەسعی ئێرە بکە ئەگەر ئێرە ببینی بە هەموو شێوەیە خۆپارازەکە لە هەموو شتێ باشترە. تۆ باشترە الحەمدولله. کەی وات لێ هاوتۆ؟ وەڵڵی دۆم ڕۆژی چێژم. پزیشک و پەرستار و کارمەندەکان بەبێ وچان بە شێوی بەردەوام کار دەکەن بۆ گەڕانەوەی ژیان بۆ هەموو توشبوانی کۆرۆنا. هەر لە کاتی ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە 2 کەس کە هەڵگری ڤایرۆسەکە بوون گیانیان لەدەستدا. کە تکایە خۆتان پارێزن لەبەرەوەی تکایە خەریکە جێ نامێنێ و ئێستا پێشتر ئێمە تەنها ئێرە و شەیدا سۆمان هەبوو، بەس ئێستا 1-2 خەسخانەی تر 1-2 باڵەخانەی ئوتێل و گەشتیاریمان کردو بە شوێنی مانەوەی ئەو نەخۆشانە بۆی لەبەرەوەی جێگا نەماوە. تکایە ئەگەر وا بڕوا کارەسات دەخۆمێ لە شارەکەمان، تکایە باو کارەساتە نەخۆمێ لەبەرەوەی پێداویستی پزیشکیشمان ئەگەر بەم جۆرە بێ پێداویستی پزیشکیش نامێنێ. ئێستا باشە پێداویستی پزیشکمان هەیە، بەس لەو باوڕایەن ئەگەر ئاوا بێ لەبەرەوەی پێداویستی پزیشکیش نە لە دەرەوە توانێ بێ نە حکوومەتیش ئەو توانای هەیە بتوانێت ئەو کاتاکەوێتە سەر خەڵک. بۆیە تکایە تاکپارێزی کە باڕود نەکەوێت ئێرە. خۆشەکانمان لە ئێستاە وەزعیان باش نییە. هیوادارم خەڵکیکە ئەو شتە بە فشەوەر نەگرێت ئەڵێن کۆرۆنا نییە، کۆرۆنا هەیە ئەو تا حاڵەتە هەرم بەیانە 2 حاڵەتی نەخۆشمان هەبووە یانیان لە دەستاوە. ئەم گەنجە داغداری کۆچی باوکێتی دەڵێت وەڵڵا نەخۆشی کۆرۆنا هەیە، ئەزیەتی خەڵک دەدات، وتیشی با هەمووان تاکپارێزی بکەین. خەڵک لە دەرەوە لە کەیفایە و لە خۆشیایە و ئەڵێ وەڵا حکومەت باسەکە ئەمە ئەسڵی نییە و شتیوانیە. وەڵی برا ئەم شتە هەیە، ئەسڵی هەیە، ئەوانەی بە تایبەتی هەبێ هەموو کەس خۆی پارێزێ. ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە بەڕاستیەکەی زۆر هیلاکیانەکە، زۆر ناڕەحەتیانەکە. ئەبێ خۆمان پارێزین، خۆمان نەپارێزین وەڵی هەم ماڵوێرانە بین هەمووی. توشبوون و گیان لەدەستدان بە کۆرۆنا لە کوردستان لە هەڵکشاندایە. تەندروستی دەڵێت قۆناغەکە مەترسیدارە. یەکشت هاوڵاتی دەپارێزێت، تاکپارێزی و دوورکەوتنەوە لە قەرەباڵغی و
پابندبوون بە ڕێنماییەکان بۆی کەسمان ئازیزانمان لەدەست نەدەین. ئاوار عەلیگەلی کوردستان، سلێمانی.